جەژن ڕۆژی خۆشی و گەردەن ئازادیە. سەدای ئەڵڵاهو ئەکبەری مزگەوتەکان خۆشی و شادی دەخاتە نێو دڵان. دوای مانگێک لە پەرستش و بەڕۆژوبوون موسڵمانان بە مەبەستی گەردەن ئازادی و جەژنە پیرۆزە ڕوو لە مزگەوتەکان دەکەن و جەژنە پیرۆزە لە یەکتر دەکەن. لێرە لە گوندی بەرزەوە جەژن جیاوازی هەیە لە چاو شوێنەکانی تری هەرێمی کوردستان. ئەوان هێشتا پابندن بە دابوونەریتە کۆنەکانیان. دوای تەوقە و گەردەن ئازادی هەمویان لە ماڵەکانیان خوانچەکانیان دێن و بەیەکەوە لە مزگەوت لەسەر یەک سفرە کۆ دەبنەوە. هەرخێزانە و بە خوانچەیەکی پڕ لەسەر خواردەمەنی بەرەو مزگەوت دێن. هەر خوانچەی خواردەمەنی جۆرا و جۆری لەسەرا. خوانی جەژن لە مزگەوت هەمووانی بەیەکەوە کۆ کردوتەوە. لە گوندەکانی کوردستانی هەروە بۆ باو باپیرانی ئێمە هەمووی یعنی ماڵەکانی گوند و ئاوایی هەموو وەکو یەک ماڵی وابووە، هەمویان پێکەوە لەسەر یەک سفرەی کۆبووینەوە. ئەمەشە و دەستورە جوانن تێک نەدایە، هەر بەردەوامین لەسەری و وەک خۆ جەنابتان نەبینێنەوە لە گوندی بەرزەوەی لە چێشتی بەیانیان هەر کەس لە ماڵی خۆی چێشت و نانی حازرەکە و دێنە مزگەوتێ پاشەوەی کە نوێژی جێژنی و خوتبەکان ئەکرێ پێکەوەش نانی بەیانی ئەخورێت و نانی جێژنی لە مزگەوتی ئەخورێتن. هێنانی خواردەمەنی بۆ مزگەوت لە ڕۆژی جەژن لەلایەن دانیشتوانی گوندی بەرزەوەی سەر بە قەزای ڕەواندۆز نەریتێکی کۆنە و ئەوان نایەنەوێ نەریتی بابوو باپیرانیان کۆتایی پێبێت. نەوە دوای نەوە تاوەکو ئێستا بەردەوام بوون لەسەر ئەم نەریتە و هەمووانیان لە خۆشی و ناخۆشی هاوکاری یەکترن. ئەو دابوونێتە کە ئێستا هەمانەکە جەنابەت باسەکە ئەمە زۆر زۆر قەدیمە لۆمەمایتەوە و زۆرش پێ خۆشحاڵین و خەرکەکەش هەموو پێکەوە ئەوەی ماڵیشی دووربیکە پێیان نەکرێ سفرە و خوانچە بێنن ئەمە دەینین و پێکەوە نانەخۆین و پێکەوە هەموو دامان باش پیرۆزباییکردن گەردەن ئازادکردن لێکدی ئەو جانانەخۆین و ئەو جاچینە ماڵەکان چاخۆین و هەرکەسی بەلای ماڕ و عایلی و خۆمانە گەڕینەوە. تەبیعی ئەو دابوونەریتە ئەساسەکی هەیە کە خوای گەورە لە قورئانی پیرۆزە فەرمی وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان. ئێوە لە گەرەی لە چاکە کە هاوکاری یەکدی بن لە خراپە لە گەرەی تریدا مەبن و بنا لەسەر ئەو ئەساسەش ئێمە لەسەر ئەو ئاەتە پیرۆزە ئێمە شیعارێکمانەیە ئەڵێن شین و شایی دەستەوای ئێوە لە خۆشی و ناخۆشی لەگەریەکدا بن و دەستەوابن لە بۆ ئەیدی هەموو دێن خواسادین و نانی لەگەیکە خۆین وەچی برا و هەموو لای باشن زێوەی لە هەندی زۆرە چاکن الحەمدوللا باشن. گرنجیدان بە نەریتە ڕەسەنەکانی کوردەواری گیانی هاوکاری و تەبایی و پەیوەندی کۆمەڵایەتی نێوان دانیشتوان زیاد دەکات. بە پێچەوانەشەوە نەمان و لە ناوچوونی دابوونەریتی باب و باپیران ساردی لە پەیوەندیەکان و نزمی گیانی پێکەوە بوون بەرهەم دەهێنێت. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام گوندی بەرزەوە.